درێژەدان بە پرۆگرامی ڕۆژانەی ڕەمەزان وەکو لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد ئەمڕۆ دوو میوانمان ئەبێ. میوانی یەکەمان نوێزیستیانێک بوو بە ئامێری قانون و میوانی دووەممان مامۆستایەکی بەڕێزە کە ئەویش سەید محەممەد جەباریە کە بەڕێزیان هەم قورئان خوێن هەم کۆمەڵێک مناجات و بابەتی عیرفانی پێشکەش دەکات و کۆمەڵێک گفتوگۆی زیاتر سەبارەت بە بابەتەکە لەگەڵ میوانەکەمان دەکەین. مامۆستاگیان بەخێر بێ، ڕەمەزان پیرۆز بێ. زۆر سپاس، خێراندار بن یا ڕەبی. سپاس و ئامادەبوونت. خۆشبی یەخوا سەربەرز یا ڕەبی گیانەکەم. زۆر سپاس بۆ ئەمڕۆ بەرنامەکەمان جوانترەکەی جوانتر و ڕاستاوەتریەکەی بەرنامەکانمان لەبەرەوەی مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و مانگی تەقوایە، مانگی بابەتە ئاینیەکانە. بۆیە ئەمڕۆ لە ڕێگای چەند مناجاتێکەوە یاخود خوێندنی چەند سوورەتێک لە قورئانی پیرۆزەوە هەوڵ دەدەین بەرنامەکە ناوازەتر و جوانتر بکەین. سەرەتا بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە گشت مسلمانان دەکەم، بە تایبەتر مسلمانانی کورد و شاری کەرکووکی خۆشەویست، بە هیوام ئینشاءالله ڕۆژویان قبول بێ یا رب العالمین و ببێتە مایەی پاکبوونەوەی ئەو نوقسانیانی کەوا بە درێژایی یان زەمانی پێشووتر کە ئەنجاممان داوە. ئینشاءالله خوا بمان پارێزیە بە بەرەکەتی ئەم مانگە پیرۆزە و پەرستشی ئێمە بۆ رب العالمین لەم فیتنەی کە ڕووی کردووە لە منطقەی شەرق لە ئەوسەط کوردستانمان پارێزراو بێ یا الله. ئامین. زۆر باشە. مامۆستا با سەرەتا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ بکەین، دواتر دەست بە پرۆگرام و گفتوگۆکەیانمان دەکەین. ئینشاءالله باشترین شت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون.
الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. جزاك الله خير مامۆسا دەستەکانت خۆش پێ ماشەڵڵا لەو دەنگە بەڕاستی پڕ لە سۆز پڕ لە ئەحساس. مامۆسا جان سەرەتا کەی بوو هەستت کرد دەنگی تۆ خۆشە دەتوانیت بیکەێنیت وەکو سەکۆیەک بەکاری بێنیت بابەتە ئاینیەکانی پێ بگەێنی؟ هەر لە گەنجەتیەوە چەند جارێتترم پرسیارم لێ کراوە زۆریش هەر لە گەنجەتیەوە ئینسان ئەگەر دەنگی خۆش بێ ئەگەر خۆی خۆ ناتوانێ بە خۆی بەڵێ دەنگم خۆشە بەڵام حسێ بەوە ئەکا کە ڕسمێکی هەیە کە نێشازون ئاوت نەبێ دەوروبەرەکەی دەستخۆشی لەکەن و تەکلیفی زیادی لەکەن لە گەنجەتیەوە ئیتر لە 18 ساڵ و 19 ساڵ و 20 ساڵ ممارەسەی ئەم خزمەتی قورئان و خوێندنی سرود و شعر و هەرحاڵ حتا ساڵەکانی 2011 خەڵکی خۆمم هەبوو لێرە لە شاری کەرکۆک وەکو ناسراوی بەڵام کە لە 2011 ئەو دەنگە بەڵاو بۆ هەولێر و سلێمانی و شارەکانی کوردستانی ئێرە. هۆکارەکەی چی بوو لە 2011 تەقیەوە بەتەواوی؟ ئەلبوم یەکەم کرد ئەلبومەکە بریتی بوو لە 5 تراکی با بڵێن سرود یعنی لوغەی عەوام پێڵێ گۆرانی یا پێی ئەڵێ قەسیدە یا مناجات ئەمانە هەمووی تایبەتە بۆ پێغەمبەرگیان بەڵام هەندێک ئەشعارات هەیە کە بە تایبەت کە من ئێستا تەرخانم کردووە زیاتر ڕتم بەکار نایەنم تەنها هۆنراوەکە ئەڵێم ینی شیعرەکە ئەڵێم ئەوە پێوترێ عیرفانی ئەوەی بۆ پێغەمبەر بێ ساسەلەم ئەوە جودایە بەڵام ئەمی ترە کە بێ بڵێن تایبەت بێ بۆ خوا و وەکو دوعا و مناجات و پاڕانەوە ئەوە پێوترێ عیرفانی. لەو 5 تراکەی کە بڵاوم کردەوە یا رسول الله گیانەی تیا بوو کە سرودێکی گەلێک مەشهورە وەڵڵی زۆر تامەزرۆشین مامۆستا سرودەمان بۆ من وعدم بە تۆدا وتم کاکە سرود ناڵێم تەنها تایبەت یەکەم بخۆر بەڵام ئەم سرودە تایبەتە وایە ئەم سرودە تایبەتە مامۆستا نابێت دڵناوشکێنی ئێمە ئیتر بەسەر چاو کەی ناکە باوەڕ کە پێشەوەی بینە بەرنامەوە لای هاوڕەکانی خۆم باسم کردووە کە کاک سەید محەممەد جەباری لێرا بێ پیان وتومە بێ ئەو سرودەمان بۆ بڵێ لە جەماعەت کۆنتڕۆڵش لەسەرەوەڵێن بەرنامەکە بەبێ ئەو سرودە ناڕوا جا بۆ ئیشی مۆنتاژ و میکس و یعنی شتی سەردەم با بڵین ئەم مەسەلەی کە دام گرت ئەم تراکەیانە 18 دقە بوو ناگونجێ بۆ ئیشی کلیپی و سرودوانە بە هەر حاڵ من بە یەکەوە دام گرت سبحان الله یا رسول الله گیانە و دوایی ئەمە لا ئیرادی بوو ئەوە لا ئیرادی بوو خۆمن بە شێوە بەڕەتمێکی ترەمانوت بەڵام لەناو ستێدیۆ کەسێکی ئەوە بەتوانە کە ئیشەکەی بۆ کردم بە پاکی کردی یعنی شتێک لە بانی خامەوە هەندێ لەزەتی پێداکە لە دڵەوە هاتووە و داوێتی لە الحەمدولله فەرموو مامۆستاگەر. يا رسول الله جانا بوني جسمت ريحانة برحم ومهرباني روشت دبار زوجوانا برحم ومهرباني روشت دبار زوجوانا تو بشير نذيري تو سراج المنير تو خاوني تأسيري لحاشر لا ميدانا يا رسول الله جانا بوني جسمي ريحانا برحم ومهرباني روشت دبار زوجوانا برحم ومهرباني روشت دبار زوجوانا لقل مهاجرين شن بشاري مدينة لقل مهاجرين چون بشاری مدینه لپیناوی امدینه زورت بینی تنگانه یا رسول الله جانه
بوني جسمي ريحانة برحمومي هراباني روشت دبار زوجوانا برحمومي هراباني روشت دبار زوجوانا. دەستەکانت خۆش بێ بێت یاخوا. دەنگت هەر زۆر بمێنێ زۆر مامۆستا. تایبەتە. سپاس کە دڵمانت نەشکاند هەرچەنەکە لە سەرەتاوە ئاماژەی بۆ کرد کە ئەمڕۆ تەنها بابەتی عیرفانی پێشکەش دەکات بەڵام دڵمانی زۆر نەشکاند. مادووە بم لەگەڵ ئەو سرودانەیە تا ئاوازێکی بەدانم ئەو ئاوازە ئیلهامێکی خوای بوو پێشتر وان نەمانەوە بە ڕەتمێکی خاوی لەسەر خۆی یعنی دوای ئەمە چۆن بڵێ ڕفاعیانەیە کە هاتەکە لەما وتم با ئەمە لە ئاوازێکی عەرەبیەوە بوو ئەم کوردیەم بۆ دەمج کرد و وتمەوە کەوتمەوە ئەو هەموو بیسەر و بینەرەی هەبوو ئەمیش فەزلی خوایە. تێکستەکەی شیعرەکەی کوڕێکی هاوڕێی خۆمە داینابوو و ئاوازەکە وەکوتم هی کۆنە فۆلکلۆری کۆنە عەرەبی بۆیە ئەو وینەی هەبوو هەر لە پەنایشیا هەر ئەوێ بوو بۆ تەکمیلەی کە لەو تراکە 18 دقەیە چوومە سەر بابەتی مەدینە خۆشە بەهەشتی خوایە کە شاری مەدینەیە و ئێستا حاجیان لە ڕێگای عەمرە هەمووی هەرەوەیە الحەمدولله. ئەمە وەستا هاوکاریشمان بەر لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی ماڵی خوای کرد و سەردانی عەمرەی ئەنجامدا. جا ئێوە ئەم سرودەتان وت لە ڕێگا ئاکۆ وەڵاهی ئەمە فکرم لای خۆم نارە بابا فکرم لای خۆمەوە ئێمە ڕۆشتین بۆ عومرە ئینشەڵڵا خوای گەورە بیکا بە قسمەت هەموو ئەوانەی کە خەڵک بۆ دەبینە مسنە ماڵی خوای گەورە غیزای ڕۆحە بەڵێ بێگومان سەردانیکردنی ماڵی خوای گەورە زۆر تایبەتە و من مامۆسا بەر لەوەی خۆم سەردانی ئەوێ بکەم چەند جارێک لە خزم و کەسم بیست ئەم کاتێکی بۆ حرەم کاتێکی بۆ مەکە کاتێ تۆ کەعبە ئەبینی ئەوە هەموو گیانت مسوورکەی پێدێت یعنی من وام هەست ئەکرد ئەمە تایبەتە بۆی ئەها تۆ سەردانی وڵاتێکەکەی بۆ نمونە تۆچی بۆ پاریس ئەچی لەوێ بورجی ئیڤڵە بینی بەلاتەوە سەیڕام کە خۆ ڕۆشتم بۆ ئەوێ کە ئەمە زۆر زۆر جیاوازە بابەتێکی ڕۆحی زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەمە بە لەبێکە ئەڵڵاوە ڕۆشتوین دوعاکەی پێغەمبەرە حتا بۆ مەدینەیش بەرەکەت لە مەدینەیە حەفظ و ئەمن و ئەمان و ستر لە مەدینەیە ئەوانەی کە ئەچن بۆ عەمرە ئێستا بۆ چێر زیاتر لە مەدینە بینی وەک لە مەکە مامۆستا لەم ئەو کات وەڵای ئەمە وەکو فتوە هەری وەڵامی پرسیار ئاینێنان بەڵام ئێرە اعتیادی ئەمە ئەگەر بتوانین لێ بدوێن پێغەمبەر گیان ساسەلەم ئەو کاتەی بەر لەوەی بچێ بۆ مەکە بۆ فەتحی مەکە دیارەیە بۆ ئەو تەواو وتیان ڕەنگە بڕوام نەگەڕێتەوە دڵنیاییدا بە ئەوەنە خۆشیان ئەوێست قەبیلەی ئەوس و خەزرەج لەوێ ئەنسار چونکی معلوم مەدینە بریتیە لە ئەنسارەوانن کە لەوێ ئەژیان کە بەیعەتیان بە پێغەمبەر داوتیان تۆ لە تنگانەی وەرە مەکە جێبێ لەو لێرە بەیعەتت پێبەخشین یا نەسرەتت ئەدەینێ مەدینە ئەوس و خەزرەجی تیا بوو و مەدینە سێ قەبیلەی جوولەکەشی تیا بوو بەڵام ئەو قەبیلانە ئیتر بە مروری زەمن و بە ئەسباب ئیتر پێویست ناکەم سنە بابەتەوە لەوێ نەمان لە مەدینە چۆن جێیان هێشت مەدینەیان جێشت ئەوس و خەزرەج ئەو قەبیلانە بوون کە لە ئەنسار بوون مهاجرینیش ئەنواع و ئەشکالی تیا بوو کە لەگەڵ پێغەمبەرە کۆچیان کرد مەکەوە بۆ مەدینە جا ئاوات بەڕاستی لەسەر مەکە و مەدینە کە قسە بکەی تەواو نابێت لەبەر ئەوەی زۆر زۆر تایبەتە مامۆستا زۆر تایبەتە من بەچیا هەست ئەەکەم ئینشەڵڵا خوای گەورای کا بە قسمەتی تۆ مامۆستاش تۆ بینی الحەمدولله ئەیکا بە قسمەتی هەموو موسڵمانان یعنی لەبارە تایبەتێکەوە قسە ئەەکەم یعنی من دایکی خۆم کە دایکێکی زۆر ماندوو بووە لە پێناو ئێمەیە دڵنیام دایکی هەمووان دایکی ماندوو دڵسۆز بوونە بەڵام دایکی ئێمە کاتێک 5 منداڵ بە هەتیوی گەورە ئەکات ماندوو بوو و هیلاک بوو دایکم پارساڵ مامۆستا عەفوم کە بۆ ئەمە یەکشت بڵێم پارساڵ ڕۆژ بۆ عومرە یعنی ئەم ساڵ
دایکم پێیەکانی وەکو پێویست نییە یعنی هەنێ جا سبحان الله. باوەڕکە تا دوکانەکەی سەر فەرعی ماڵەکەمان ناتوانێت بڕوە ئەڵێ ئازارم ێ سێرم کە ئەڵێ ئەچمەوە بۆ عمرە یا سەلام. ئێوتوانتایە تۆ ناتوانانی تا سەر دوکانی هەندێک ماڵ بەخوا ینی ئاوا. چۆنە ئەمەوە قوەیەکی وەکو مەغناطیس وایە کعبە ڕاتەکێش وەکو معجیزە بەدەستی خۆت نییە وەکو معجیزە هەنێ جارەیە ئەڵێم هیلاک بووم ئەم جارە ناچمەوە چکە من کە بڕۆم کۆمەڵی خەڵکم لەگەڵایە ڕاست تۆ سی سعات لە ناو پاس و ماندوو ناوەڵام من بە تیارە ئاچم ئێستا ئەم ماوەیە بەسەراحەت ینی بە تاریخ ڕاحەتترە خۆش ئای چۆن وەڵا ینی ماندووبوونی هەیە بەڵام یعنی وەکو سیارەکەنی ئەڵام سیارەکە شەر خۆشە سێجار بە سیارێش چوومە بەس من هەر جارێ بڕۆم کۆمەڵی خزم و ئەحباب و دۆستم لەگەڵایە ئەڵێن لەگەڵ تا دین ینی من لەگەڵ کۆمپانیایە ئەچم وەکو خۆم ئەوەکەم وەکو حملە وەکو سەر قافڵە باڵێن چونکی کە کۆمەڵێکم لەگەڵایە بۆ ئەوەی بتوانم خزمەتیان کەمەگە وەکو کەسێکی عادی بچم ناتوانم مثلا خزمەت بەمارە بگەێنم کە ئەچی تاوێتتر لەوێ ئەگەر شارەزایەکە لەگەڵای بە سبحان الله دایکی منیش هەشت مناڵی هاتی پەروەردە کردووە و الحەمدولله حوت هەشت جار هەبردومانە بۆ عەمرە بەڵام بەخوا ئێستا پەکی کەوتووە دایکمەرەی پێش ئەوەی پەکەم کەوێمە جاریشتر دایکم لە حەجاتم بەوە هەمووی 6 مانگ بوو وتمەکە ئەومەڕێ وەڵاوتی منش دێم دایە چاوەکەم هەمووی 4-5 مانگە تۆ لە حەج بیتە ئەخە هیلاکی بەسە لە تااقەتە بە وڵات دێم وڵا هاتەوە ئەرە بەخوایتر ئێمە تاوانبارین و تاوان و مەحسێتی زۆرمان کردووە ئیشەڵا خوای گەورە لێمانی قبوڵەکە مامۆستام سرودێکی خۆشت پێشکەش کردین و بەڵام خۆت چەند بابەتێکی مناجاتی عیرفانیت ئامادە کردووە ئەگەر بابەتێکی شلەوانەمان پێشکەش بکەی ئینشاء الله بازڵین چی ئەم جارە ئەم جارە ئەڵێم پیرۆزاتنی مانگی ڕەمەزان لە هەموو هاوڕێ لە گشت مسڵمان لە هەموو ئەوەی پێشوازی ئەکا دەرگای دڵەکەی لە بۆ لا ئەدا خەڵات و بەخشین زۆر چاکی پێیە ئەوەی لە شار بێ یاخۆ لە دێیا مژدە لەو کەسەی ڕێزی لێ ئەگرێ لە خەڵاتەکەی بەشی پێ ئەدرێ فرسەتە لە بۆ هەموو مسلمان لە ئیماندار و لە ئەهلی قورئان پێشوازی بکەین پێی بڵێن بڵێ گوێیاڕەلی تۆی چیتمان لێ ئەوێ برای گەنجولاو خوشکی مسلمان ڕەمەزان مانگی تەوبەس بۆ گشمان دەبا لە دەرگایی ڕەحیمی خوا بدەین بڵێین هاتوین کە تەوبە بکەین لە ئەم مانگەدا تەوبە وا ئەکا کە خوا بەهەشتی خۆشمان پێ بدا ڕەمەزان وەعدی داوە بەوانە بەڕۆژ و ئەبن کە لە سەریانە ڕۆژی قیامەت لە بەردەم خوا لە ئاگری دۆزەخ ڕزگاریانەکە کاکی دەوڵەمەند وەکیلی خودا دڵ نەرم و سەخی خواستی ڕێی هودا گەر بێت و سوفرەی هەژارێ پڕکەی ماڵ و مناڵی پێ دڵخۆش بکەی دەرگای بەهەشتێت لە بۆ لا ئەدەن
حۆریە جوانەکان پێشوازی تەکان زەکاتی ماڵێت بدەی بە هەژار نەجاتت ئەبێ لە دوو پشک و مار مانگی ڕەمەزان هەلەو فرسەتە برای مسلمان لە دەستی مەدا ئەمە ڕێنماییەکە یاخوا دەسەکان شعرەکان هەمووی دەستە خۆش یعنی بێ مەسەلەن بەڕاستی عیبرەتە. هەمووی عیبرەتە هەمووی ڕێنماییە پەنا بەخۆ خوا لێمانی قوبڵکە دڵی دەستی شاعیریش خۆش بێ مامۆستا عەبدولحەمید بێلوولەی مامۆستا عەبدولحەمید کە ئەو شیعرانە ئەنووسێ بە دڵ و بە گیان تاوەکو ئێمەش بتوانین ئەو پەیامە بگەێنین ئێستا لێرەیە باس بزانم کۆمەڵێ پیرۆز بایمان کرد وسا باسی نیعمەتەکانیمان کرد لە بەهەشتا باسی فرسەتیمان کرد بۆ گەنج و لاوەکان باسی حۆریمان کرد باسی ئافرەتمان کرد ئەی خوا بیکا بە قسمەتمان یا ڕەبی قەستەم بەخوا هەر کەسێ ئەگەر ئەوە جاروبار ئەبیسم لە بەعزێ لە مەجالیسا مەسەلەن بە بابی ئیستیهزا و گاڵتەوە باسی حۆری یەکرێ دوو لە ڕووی پەڕێزت پێی کافرە بێ ئینسان چونکی پێغەمبەر ساسەلەم ئەو لە مامۆسایانی ئاینی بپرسە جارێکیان ها عادەتی ئینسان وایە ئەگەر کەسێ بنێژن لە قەبر ئەوە ئەچی تەماشای ناو قەبرەکەکەی تەمەن ئافرەتان نا بەڵام پیاوان ڕاستە پێغەمبەر ئاوا سەیری ناو قەبرەکەیە کرد لە پڕێکە ئەوە بەری کردە ئەملاوە دوای وتیان ئەو بوو بەرت کردە ئەملاوە طبعا پێغەمبەر صلى الله عليه وسلم وكم معجزة أو ديوي برد أبيني حجاب أبيني وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى وتيانا وفرموي أو صحابية بتشاوي خوم هاو سركي عالمي برزخي عالمي بهشتي أو دنيا ينبيني بيشوازية كد بجلية كوات لا يقبو خوي في اسناك على شاشة وبوتري يعني عورش مي خوي دابو بو بياوكي أي شون هذا عيني شت بجوري دڵەکان هاوژینەکانیش یانە ئاوها ئافرەتەکان ئینشاء الله ئەهلی بەهەشت بن خوای گەورە ئەوەی مەقسەدیانە بەو شێوەیە هەر هاوژینەکانی ئەم دنیاە لەو دنیا بێتەوە طبعا ئەگەر کەسێک بی مەسەلەن هینەکەی خۆی بی ئەوە خوا بۆی مامۆستایەوەی چوار پێنجنی هەبێ ئەوەی ناڵێن پێت خوا مقتەدیرە ئەی تۆ خوا جاری وا هەیە عەبدەکان هەڵەیە ئەنجامەدەن ئەوە مووقفێکە لە عەدالەتی خوا کابرا با بڵێین نەفەری کوشتووە بەڵام تەوبەی کردووە ئەی وعدی خوش نییە لە عەبدەکانی خۆش بێ ئەی ئەمیش ئەی هین تاوانی چیەکە مەسەلەن کوژراوە بەدەستی ئەوەل با بڵێین داوای مافی خۆیەکە لە عەدالەتی خوا خەیاڵێ بە مێشکی ئەم بەنی ئادەمەیە دێنێ قەسرێکی پێ ئەدا لە بەهەشتا نمونەی نەبێ بەڵام عەفوم کە خوای گەورەش لە حەقی خۆی خۆش دەبێ بەڵام لە حەقی بەندەکانی خۆش نابێت ڕاستە بەڵام ئەو کاتە کە عەبدەکەشی وەستاوە کە داوای مافی خۆیەکە لەم کاتەیە ئەو کەسە کە فکرەکەی ئەنی بەهەشتی کە پێ نیشانەدا و قەسرەکەی خەیاڵی ئەچێ بۆ ئەوە کە خەیاڵی دێتەوە مەحکەمەکەی خوا ئەی خوای ئەوە هیچ چیە ئەمەیکەوە مەسەلەن لە ناو چووە بە ناحەق با بڵێن یعنی ئەو کەسەی دیکردە ئەڵێ ئەوە هی کەسێکە ئەگەر لە کەسی بەرامبەر خۆش ببی ئەوەت پێ ئەبەخشم زانە ئەلەوەیە ئەمانەیش ئیتر ئیشی خوایە خۆی ئەزانێت چۆن مەسەلەن ڕەفتار و کردداری لەگەڵ زۆر باشە مامۆستا ئێمە باسی ئەو بابەتە ئاینیانەمان کرد کە بەڕێستان پێی ناسراون و ئێوە لە کۆڕ و بنەوە لە هەموو شوێنەکانە ڕەنگە داواتان لێ بکرێ و حەسکەن جۆ لە دەنگتان بگرن کەسێک کە بێوێت خزمەت بم بابەتە ئاینیانە بکات تا چەند گرنگە شارەزایی هەبێت لە ئەو هۆنراوانەی کە هەڵێ بژێرێت و شارەزایی لە مەقامات و جۆرەکانی مەقامە هەبێ بۆی بتوانێت بە شێوازێکی جوان کاتێکە ئێستا تۆم بابەتە ئاینیانەت دەوت ئێمە بە تەواوی تێکەڵ بە بابەتەکانی تۆ ببووین تەنانەت ئاگامان لە هیچی کە نەمابوو دەنگ خۆشی تا چەند گرنگە و شارەزایی لە مەقامات و لە هەڵبژاردننی شعرەکانەوەی کە ئاوات پێوە تێکست تۆ ئێستا ئەچیتە مزگەوت یان جاری وایە من خێزان بچێتە مزگەوت کە کەسێ دەنگی خۆش بێ
دێتەوە ئەوەنە دەستخۆشی لێەکە جا مزگەوت هەیە دەنگ ناخۆشش هەیە نزیکی ماڵمان لە سەماعەوە گوێم لێ بێ من نەیانم بینیوە بە نەک دوایی دەنگیان ناخۆش بێ و گلەیم لێ بکەن. باشە مامۆستا وەڵای دەنگخۆشی گرنگە بەڵام کەسێک کە دەنگی ناخۆشە بۆ لە خۆیەتی دەنگت ناخۆش بێ حەقی خۆیەتی پەخشی نەکەی پیاو هەیە ئەیشزانێ بەڵام کە دەنگەکەی ناخۆشە هێن ناکە ناچێتە پێشەوە یا بانگ نادا یاخود قورئان ناخوێنێ یا باز دەنگخۆشیەکە و شارەزایەکان بۆ بکەی لە وەڵاهی با بڵێن دەنگخۆشی زۆر مهمە و ئیداعیش هەیە دەنگی خۆشە ئەدائی نییە ئاوە مشکیلێ ئەویش مشکیلەیە هەیە نازانێ برا باسەکی ساوە تەرتیل لە خوێنی ئەوانەی کە من گوێم لێ ئەبێ تەبان من زۆر ئەچمە ماڵی خوددا وەکوتم 20 کەڕەت بەسەرەوە عەسایە کە 22 23 24 بەخوا نازانم چەندێک ئەلەوێ گوێم لە دەنگخۆشەکانی ئەوێ ئەبێ ئەوانەی زیاد ئێتمام بە مەقامەتە عێراقیەکان ئەدەن بەندەر بن بەلیلا زۆرێ لە مەقامەکان ئەڵێ تەبان لەوێ خۆتەزانی خەڵکی حیجازن زیاتر مەقامی حیجاز ئەڵێن ڕاستیش ئێستا عەبدوڵڵا عەواد الجوهەنی زۆری قراعەتەکانی قورئانی بەڕاستە دەنگی تیژیشە ترێڤەڵە ئەمیش ئاوازە مەقامە جایی نازانێ برا ئەمە ئاوا ناخێنێ کاکە تو نازانی برا باشتر وایە کە دەنگت خۆش بوو شارەزایەک شەبی لە مەقامەکان زۆر تایبەت بەیات و سێگا و حیجاز تەشبیه نەبێ بۆ قورئانە پیرۆزە کە تاجی سەرمانە ئێمە لە باسی قورئان لە سرودی شەرعینە بەڵام با لە قورئانەکە بدوین ئافرەت هەیە چێشتێ ئەنایکا بپن هەڤە ڕاستی عیشە چێشتی ئەوە نەخۆشە خۆ بە زۆریش نییە لێ ئەنا تخوا خواردنی نەکۆڵێ لە هەر بابەتێک بێت طبیعەت ئەبات ئەچێتە سەری بەڵام ئەگەر کوڵا بێ چەند خۆشە هەر ئەو کابرایە با بڵێن منیشکێکە کڕەیە کوورەیەکی گۆشتەکرێ ئەو ئافرەتە واد جوان ڕێکی ئەخا وەکو ستۆدیۆ چۆن تایتڵی باش بێ و ئیضائی باش بێ و ئەو هەیە ئەمیش وایە عینەنە هەمووی تەواوکەری یەکترە دەنگت خۆش نەبێ لەزەت ناکا بیسەر ئیداعەت نەبێ یعنی بیگونجێنی تۆ هەجان نەجارێ لە ناو مەقامی ئاوتەکەی با تەرتیلیش بخوێنی تەرتیلیش جاگە تۆ تەبەقەکانی دەنگت نەزانی تەرتیلیش بخوێنی مەسەلەن يعني حتا لە پێشنوێژی تەراویحیشە کاتێک کە تۆ نەزانی لە قەرارەوە ڕاکەی بۆ جواب لە جوابەوە بیکەی بەپەن بێنی بۆ قەرار و قەرارەکەی نەزانی چ دەرەجەیەکە ئەوە لەزەت ناکا بیسەر بەڵام کە تەواوکەری یەکتر بوون ئەوانەی لە دواون ئاگاداریەشیشی پێ بدەی ماندوو نابن وڵا ئاوات کاک سەید هەموو بابەتەکانی تیایە لە هەڵبژاردننی شعرەکانە شعرەکانی زۆر پێ بەخوا شعر زۆر ماندوو بکات تا ئایگەێنم وەکو میوەیە نایە لەم بەکاڵی بخورێ مامۆستا کەس هەبووە فێری بکەیتۆ ئێستا وەکو تۆ سرودی ئاینی یاخود مناجات بابەتی عرفانی پێشکەش بکات واتە خوێندکاری خۆت ئەوانەی کە لەگەڵمان وەڵاهی بڵێم چی ئەوانەی کە لەگەڵمان ئەگەر خۆیان فێر بن ئازا بن تەمەندرێش بن بەڵام کاتێکە خۆیان فێر نەبن خۆم زۆر لێنیان ناکەم بەڵام یعنی ئەیان بەم لەگەڵ خۆما بە ساڵ و 2 ساڵ ئەوانە ئیتیح حەقی خۆیانە پێم خۆشیشە فێر بن ئەگەر فێر نەبن دەسەڵاتی من نییە گوێویستی شتێکی تربین مامۆستا ئاوا بۆیە مەقسەی کۆتایی نەکەین و بابەتەکە وڵی منە مێستا گوێبیستی بابەتێک بین دواتر خۆ حافزی بکەین و بە بابەتێکی تر کۆتایی پێبێنین بەدوعا کۆتایی پێدێنین باشە بەسەر ئێمە کاتمان کەممەوە ئینشاءڵڵا محاولاکەین ئێمە هەر لە باسی ڕەمەزانە دەیشاڵە ڕوکنێکی ئەم ئیسلامە ڕۆژووی مانگ ڕەمەزانە ئارامی بۆ دەروونێم لە مانگی پڕقورئانە نەجاتی ڕۆژی شینێم مانگی عەفو غوفرانە ئەو بەهارە بۆ ڕوحێم هێز و زەیمانە زەنگی ڕەحمەتی خوایە بەو نیعمەتە بزانە هەستان خەوی غەفڵەتە تەکانی
گشتاوانە خوانی پڕ لە بەرەکەت بۆ هەژاران سەیرانە مانگی گەردن ئازای تەباین ئەو خێزانە خەرمانی خێر و ئیحسان سەوابی لە میزانە تائب لە سایەی لوتفی ها لە ئەعلا جینانە پاداشتی ڕۆژ و گران لای خودای میهرەبانە پاکژی دڵ و جەستە و پەڵە و لەکەی تاوانە خوانی دڵم ڕائەخام بۆ قودوم ئەو میوانە مژدەی سەرفرازیە یارانی لە ڕەیانە یاخوا لە گشت پیرۆز بێ ئەم مانگی ڕەمەزانە مانگی بەختەوەری بێ بۆ هەرچی مسلمانە دەست خۆش خی گەورە پاداش دەستە خۆش سالی مەردان هیچ کەس صاحبی نییە ئەمە خورشیدیە تاکە کەس کە ئەم مەقامی تەسیس کردووە سەربەزیە بۆمان کە مامۆستا دەستەکانت خۆش بێ بەڕاستی بەرنامەکە جوان تێر نەمانزانێ و کاتە چۆن ڕۆژتاوە ئەرەوەڵا زۆر سپاس مامۆستا هیلاکمان کردی خی گەورە پاداشت بداتەوە ئینشاءالله سپاس کە لەگەڵمان بووی تاوی بڕگەکانی ئەمڕۆی ڕۆژوانی ڕەمەزانمان پێشکەشکردن بە ئومێدم بەدڵتان بوو بێت و سوودتان وەرگرت بێت سبەینی هاوکارانمان لە هەمان کات ئەگەڕێنەوەلاتان بە بابەتێکی مامۆستا کە کۆمەڵێک دوعاە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان کۆتایی بە پرۆگرام دێن لەم کاتەشتا کە ئێستا نائارامیەک ناوچەکەی گرتووەتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووەتەوە ئێمە هیوای سەلامەتی بۆ مرۆڤایەتیە خواسین لەبەرەوەی جەنگ جگە لە ماڵوێرانی هیچی کە بە دوای خۆیدا ناهێنێ لە دوای جەنگ منداڵێک هیواکانی لەدەسەدات لە دوای جەنگ دایکێک چاوەڕوانیەکی بێ کۆتا لە چاوەڕوانیا ئەبێت بۆیە بە هیواین مرۆڤایەتی لە هەر کوێکی دنیادایە سەلامەت بێ و ئاشتی جێگەی فیشک جێگەی باروت بگرێتەوە و چی دیکە لە ڕێگای جەنگەوە کێشە و ململانەکان یەکلای نەکرێنەوە بەدڵنیایەوە فەرموو مامۆستا اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم اجعلنا لك شاكرين وذاكرين اللهم ارحمنا فوق الأرض وارحمنا تحت الأرض واسترنا يوم العرض عليك يا رب العالمين اللهم ارزقنا نعمة يعجز عنها شكرنا ولا تبتلينا ببلاء يعجز عنه صبرنا اللهم إنا وكلناك أمرنا فأنت خير وكيل ودبر لنا أمرنا فإنا لا نحسن التدبير اللهم أرحنا وهون واشف كل نفس لا يعلم بوجعها إلا أنت اللهم حرم على قلوبنا حزن الدنيا وحرم على أجسادنا نار الآخرة اللهم إنا نعوذ بك من العجز والكسل والجبن والبخل والهرم والقسوة والغفلة والعيلة والذلة والمسكنة والفقر والكفر والشرك والفسوق والشقاق والنفاق والسمعة والرياء والصم والبكم والجنون والجذام والبرص وسيء الأسقام وغلبة الدين وقهر الرجال وزوال نعمتك وتحول عافيتك وفجاءة نقمتك وجميع سخطك يا رب العالمين اللهم أنت القريب وأنت الصاحب والحبيب وأنت الوحيد المجيب وأنت الشافي الطبيب
وأنت الذي تعلم ما نريد. اللهم ارحم ضعفنا وآمن روعنا وأسعد قلبنا وفرج همنا واصرف عنا ما يقلقنا ويعكر صفوفنا، وارزقنا صبرا جميلا ومن بعده أجرا وعوضا، وألبسنا لباس الصحة والعافية، وارزقنا قلبا خاشعا وعملا صالحا وتوفيقا من عندك، وارزقنا عفوك وغفرانك ورضاك والجنة. اللهم يا خالق قلوبنا املأ قلبنا إيمانا حتى نلقاك يا رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.